بەناوی خۆی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە ڕۆژی کینەی بەرنامەی یۆرۆ ئەمریکا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم هیوادارم تا دو سات دەگەڵا من ئەزیزان شەوی ڕابردوو هەڵبژاردەی ئیتالیا شۆک کرا لەلایەن هەڵبژاردەی سویسراوە بە دوو گۆڵی بێوەڵام ماڵاوایی لە یۆرۆ کرد پاشەوەی سویسرا لە دوو تایمە بە ئاست بە ئەنجام بە لێهاتوویی توانی سەرکەوتن بەسەر هەڵبژاردەی ئیتالیا تۆمار بکە هەر شەوی ڕابردوو هەڵبژاردەی ئەڵمانیا بە ئاست بە لێهاتوویی بە ئاستێکی بەرز توانی شکست بە هەڵبژاردەی دانیمارک بێنێ بە دوو گۆڵ لەو هەڵبژاردەی بردەوە بە دوو گۆڵی کای هاڤێرتس و جەمال مۆسیالا هاوکات بیریشمان نەچێ بەرەبەیانی ئەمڕۆ کاژمێر سێ هەڵبژاردەی ئەرژەنتین بەبێ لیۆنێل مێسی سێم یاری خۆی لە قۆناغی کۆمەڵەکانی کۆپا ئەمریکا بردەوە بە دوو گۆڵی لاوتارۆ مارتینێز بەرامبەر بە هەڵبژاردەی پیرۆ کە لاوتارۆ مارتینێز ئێستا گۆڵکاری پاڵاوانتەکەیە بە 4 گۆڵ هەڵبژاردەی ئەرژەنتین لە قۆناغی کۆمەڵەکان 5 گۆڵی تۆمار کردووە 4 گۆڵیان لاوتارۆ مارتینێز تۆماری کردووە ئەمڕۆژ یاری گرینگەیە ئەمڕۆژ هەڵبژاردەی ئینگلترا لە بەردەم تاقیکردنەوەیشی قورسایە ڕوبەڕووی هەڵبژاردەی سلۆڤاکیا هابێتەوە ئیعلامی ئینگلیزی فشارێکی زۆریان خستووە سەر ڕاهێنانەکانی هەڵبژاردەی ئینگلترا چاوەڕێی دەستکەوت و نازناون پاش ئەوەی کە ماوەیەکی زۆر نازنا و دوورن پاش ئەوەی کە ماوەیەکی زۆر نەیانتوانێت نازناو بەدەست بێنن ئێستا دەڵێن پێکاتەکەمان ئەو پێکاتەیە کە توانای برنەوەی نازناوی هەیە هەر ئەم شەو تیپەکەی دیلافۆنتێ هەڵبژاردەی ئیسپانیا ڕوبەڕووی هەڵبژاردەی جۆرجیا بێتەوە جۆرجیایەک کە لە کۆتاری قۆناغی کۆمەڵەکان توانی شکست بە هەڵبژاردەی پرتوگال بێنێ بە لێهاتووی کە ڤارەخسیلیا یاریزانی ینی ناپۆلی قساکەین لەسەر بابەتانە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هیوا سعدی شۆڤەکانی تۆپێ دووبارە بەخێری مامۆستا زۆر سوپاس کاکبەران خۆشحاڵ بووین زۆر من زیاتر پێش ئەوەی بچمە سەر یاریەکان یۆرۆ مێوە ڕاستەخۆ لە هەڵبژاردەی ئەرژەنتینەوە دەست پێ بکەم ئەرژەنتین هیچ تیپێک نبینم لە ئێستایا کاکیوە من ئەمە هاڵێ بۆ هاندرانی ئەرژەنتین نبڵێ بەس هیچ تیپێک هێندەی هەڵبژاردەی ئەرژەنتین هێستا تیپێکی بەڕۆح نییە بۆ هەڵبژاردەکەی هیچ تیپێک هێندەی هەڵبژاردەی ئەرژەنتین هاڵێ بە ڕۆح یاری ناکە بۆ وڵات و قیتالیان هەیە ڕۆحێتێکی زۆر قیتالیان هەیە لە خولەکی یەکتان خولەکی نەوە ئەجەنگن لە پێناوبرنەوە بەبێ مێسی شەوی ڕابردوو شکستیان بە پیرۆ هێنا بە تایبەتی لە تایمی دۆمە ئاسیان بەرز بوو چی دێ سەر ئەرژەنتین بەناوی خۆی گەورە میهرەبان کاک گۆران نەک ڕۆحی قیتالی لە یاریزانەکان هەیە لەناو هاندەرەکانیشان هەیە بێگومان بەڕاستی هەڵبژاردەی ئەرژەنتین یعنی هاندەرەکانیان زۆر تایبەت و جیاوازن یعنی خۆشەویستی و عێرقێکی تایبەتیان هەیە بۆ هەڵبژاردەکەیان ئەگەر بێت و هیچێک لەو هەڵبژاردانەی کە ئاستی نەتەوەیان لەلایەن یاریزانەکانەوە مەبەستمە کە نەگۆڕاوە وەکو دەیەکانی 1990 چۆن خۆشەویستی بۆ منتەخەبات هەبوو ئێستاش ئەوە لە هەڵبژاردەی ئەرژەنتینا ئەبیندێت بەڵام تا ڕادەیەکی زۆر ئەمە لە هەڵبژاردەکانی کەیە ئەمە کەم بۆتەوە هۆکاریشی زۆرە بۆچی ئەو هەستەکەم بۆ تۆ لە ڕێزی هەڵبژاردەکان ئەتوان یەکیان بڵێن بەوەی کە من لە بەرنامەیەکی کەشن پێما بێ بەڕێزشمان پێکەوە بین لە بەرنامەکە تەنها بە کورتی باسی ئەوم کرد کە کۆمەڵی هۆکار وای کردووە یاریکردن بۆ هەڵبژاردەکان ئەو ئینتیمان نەماوە کەم بۆتەوە یەکێ لەوانە گۆڕینی پاسپۆرتە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکیکە کە ئێمە من نمونەی زۆر عەمەلیشم لایەکە یاریزان هەبووە کە گۆران لە هەڵبژاردەی وڵاتێکە جێ نەبوو تۆ چۆتە ڕێزی وڵاتێکیکە پێشتر قانون وا بوو بۆ قەتەر ئەوەی تەطبیق کرد کە ئەبێت 5 ساڵ لە خولی وڵاتێکە یاری بکەیت بەڵام ئێستاش ئەوە نەماوە ئێستا ئەوە نەماوە ئەمە وا ئەکات تا ڕادێکی زۆر ئەو یاریزانەی کاری ئەکا بۆ وڵاتە ناڵین 100% بەڵام تا ڕادێکی زۆر ئەو هەستەی نەبێت کە خەڵکی ئەو وڵاتە هەیەی بۆ منتەخەبەکە یاریەکە یان ئەو هاندەرێکە هەیەی ئەبینی ئەم یاریزانە لە وڵاتێکی کەواتوە بەڵام ئێمە لە ئەرژەنتین ئەگە بگەڕێنەوە ئەرژەنتین ئەبینین ئێستا ئامادەترین تیپە من وا ئەبینم ئامادەترین تیپی قاڕی ئەمریکا لە باکوورەوە بۆ باشوور بۆ یەکێک لە ئەتوان ئەگەر سێ باشترین هەڵبژاردە ئێستا دیاریکەین هەڵبژاردەی ئەرژەنتین من بە شان هەڵبژاردەی ئیسپانیا دوو باشترین هەڵبژاردە لەم کاتە ئەیان بینم کە تۆکمە بن یاریزانی زۆر باشان هەبێت لە ڕووی یاریزانی لاو لە یاریزانی بە ئەزمون و یەدەکی باشیشان هەبێت و ئەم شەو ئیمتیحانێکی زۆر قورسی کرد سکالۆنی ئەوە بوو بەبێ میسی تەشکیلی هەرچەند من لە بەرنامەی پێشەوە باسی ئەوم کرد کە هەڵبژاردە ئێستاش بەردەوام لەسەرەوەی کە هەڵبژاردەی ئەرژەنتین لە دوای میسی تووشی گرفت ئەبێت چۆن مان یونایتد تووشی گرفت بوو لە دوای فێرگۆسن هەڵبژاردەی بەرازیل تووشی ئەو گرفتە بوو لە دوای پێلێ هەڵبژاردەی ئەرژەنتین تووشی ئەو گرفتە بوو لە دوای مارەدۆنا ئێمە ئەگەر کاک گۆران ئەم یاری ئەمشەو نەکەین بە قیاس بەڕاستی
دوای دابڕانی میسی تەنها تۆپی پێ ئەرجنتین کۆپا ئەمریکانیە لە کاسی عالم ئەگەر بێت و ئێمە دوای میسی ببین لەبەر ئەوە ناتوانین نەبوونی میسی نادیدە بگرین لەگەڵ ئەوە زۆر باشە ئەگەر زۆر باسی ئەوەکە یعنی کڕایەنەر زۆر کاریگەری هەیە لە دوای ئەستێرەیەکەوە لە دوای ڕۆشنی ئەستێرەکە بتوانێت جڵەوی ئەو تیەوە باشی بگرێەوە بتوانێت لەسەر سکەی نازناوەکان لەسەر سکەی ئاستی بەرزبی ئەڵێتەوە پێدوانە سکالۆنی ئەو پیاوە بێکە لە دوای مێسیش ئەگەر بوومە ڕازیە بەردەوام بێ لە ڕایەنەتی هەڵبژاردەی ئەرژەنتین پێدوانی ئەو ڕایەنەرە بێکە بتوانێت نەهێڵێ بێ میسی بە ئەرژەنتینەوە دیار بێ ئەم تاقیکردنەوە ئەم شەو تاقیکردنەوەی بەڕاستی عملی بوو یان تێستێکی زۆر جوان بوو بۆ سکالۆنی بۆ ئەرژەنتین یعنی بتوانرێت لە یاریەکانە لە هەردی یاری هەتا تانات حساسیشە ئەگەر بێت و یاریەکە یەک لای کەرەوە بێت لە دوای کۆمەڵەکان ئێمە ئەرژەنتین ئەبینین بزانین چەندێک سوود لە میسی ئەبینێت ئایا یاریێکی بەرامبەر ئۆرۆغۆیان بەرازیلیان کۆلۆمبیا ئەرژەنتین ئامادەی ئەوەی هەیە بەرامبەر ئەو وڵاتانی ئەمریکا بە بێ میسی ئەم تاقیکردنەوە قورسە لێرەیە دیاری یعنی تاقی بکاتەوە بۆ ئەوەی لە داهاتووە لە کاسی 2026 ئەگەر کەمتر یاری کرد بە میسی بتوانێت ئەم ئاستەنگە قورسی کە لە بەرامبەر هەڵبژاردەی ئەرجنتینایە بە بێبوونی میسی چونکە بەڕاستی هەمیشە ئوستورەکان لە دوای خۆیان لە دوای نەمانی خۆیان گرفت و قەیرانێکی زۆر دروستەکەن ئەگەر بێت و سکالۆنی بتوانێت کەم بەبێ ئەرجنتین بەبێ میسی ئامادە بکات ئەتوانێت بەسەر ئەو قەیرانەیە تێپەڕێ بەڵێ زۆر زۆر باشە ئەرژەنتین لە قۆناغی چارەکی کۆتایی و نیوی کۆتاییش ڕوبەڕووی تیپی زۆر بەهێز نابێتەوە ینی بۆ منە ڕەنگە لە قۆناغی چارەکی کۆتایی بەرامبەر تیپی شیۆک و مەکسیک یاری بکە ڤەنزوێلا لە قۆناغی داوای بەرامبەر کەنەدا دیسان یاری بکاتەوە ئەمانە ئەگەرن ینی کۆڵۆمبیا ئۆروگۆی ئەوانە نابێتەوە لەم قۆناغانە پێ دوای ئەرژەنتین بگاتە یاری کۆتایی هەموو میکانیزمێکی پاڵەوان لە ئەرژەنتینا بینم بەڵام زۆر باسی ئەوشمان کردووە کاگۆران زۆر جا تیپی بەهێز و باشمان هەبووە ئەنجامی نەبووە باسی ئەومان کردووە تیپی پڕ ئەستێرەمان هەبووە ئەنجامی نەبووە باسی ئەومان کردووە زۆر تیپمان هەبووە کە بێ ئەستێرە بووە مۆرەشەحی لە ڕیزبەندی فیفاە لە 30 بۆ وەکو یۆنان و دانیمارک بەڵام توانێنە کازبەرن بینیمە لیستەر سیتیمان بینیوە توانێتی بەڵێ بەسەم لە نەبوونی ڕکابەرە باسی نمونونەکەمە بەسم نمونونەکەیە لەو کاتەیە بۆ لیستەر زۆر بوو لەگەڵ ڕکەبەریشکەمان بێگومان لەگەڵ ئەوەشە بەڵام وەکو میکانیزم وەکو سکالۆنی کە ئێستا ڕایەنەرێکی هەم لاوە هەم ئەزمموی زۆرە تیپێکی زۆر بەهێز لە بەردەستی ئەرژەنتینا هەیە هەموو میکانیزمێکی باش لە بەردەستی ئەرژەنتینا هەیە بۆ ئەوەی پاڵاوانەکە بەدەست بێنن زۆر باشە ئەرژەنتین بەجێە لەمە چمە سەر هەڵبژاردەی ئیتالیا بە ناڕەحەت ماڵاوایی کرد تیپێک کە بەڕاستی هەر لە قۆناغی کۆمەڵەکانەوە بە ئاستێکی خراپەوە دەرکەوت و بەڕاستی ئاڵێت تووشی پیاوی خۆی بوو لە قۆناغی 16 سویسرایەکێکە لەو تیپانەی کە هەمیشە سەر ئێشەیە هەمیشە ئیسعاجە هەمیشە تیپێکە کە بەرامبەر تیپە گەورەکان یعنی کۆڵ نادا تا دواساتە جەنگێ تیپێکی با بڵێن کەم نییە نێچیریشی ئاسان نییە هەڵبژاردەی ئیتالیا دەرکرا ماڵ ئاوایی کرد هەڵبژاردەی ئیتالیا لە پاش بردنەوەی یۆرۆی 2021 ئەم یۆرۆیە بە ئاستێکی زۆر خراپەوە دەرکەوت هەم لە ڕووی هێرشبەریەوە کە بەڕاستی هەم لە ڕووی حتاوی هێڵەکانی ترەوە ئەم تیپێکی لێک هەڵوەشاو چی تێ لەسەر ئیتالیا و هەروەها پێ دوایە گەیشتنی سویسرا بەم قۆناغا بە قۆناغی چارەکی کۆتایی شایستەیە پێما بێ باسکردن لەسەر هەڵبژاردەی ئیتالیا تا ڕادێک کاتێکی زۆری وێکا گۆران هەڵبژاردە ئیتالیا لەم کاتەیە تەنها یاریزانێکی ئەوەی کە بینی بێتمان سۆپەر ئەستێرێکی هەبووە کە توانی بێتی بەرگری لە درێسی هەڵبژاردە ئیتالیا بکەش دۆنا ڕۆما بووە ئاستێکی زۆر باشی پێشکەش کردووە ئێمە چۆن لەسەر ئینگلتەرا باسی ساوزیەتمان کرد کە لە یاری یەکەم و دۆم و سێمە یاریزانەکانی لە جێگەی خۆیان یاری پێ نەکرد ئەمەشمان لە سپالێتیا بینی بەڵام بیریشمان نەچی هەر ئەمڕۆ بۆندی سپالێتی کە گۆران تازە کرایەوە بۆ کاسی عالەمی 2026 بۆی ئەو بەڵێنی داوێتی بە فدراسیۆنی ئیتالیا کە من تیپەکە زیاتر ئیتالیا کارێکی باشی کرد بەڵێ بەهانەکانی پاش ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ کردویانە بەهانەکانی مەقبول بۆ لەلایەن کە من لە کاتێکی نەخوازراوە ئەم تیپەم گرتۆ دەدەست کۆمەڵک لە یاریزانەکان پێویستیان بە گۆڕانکاریە و من ئەم تیپەش نوێی ئەەکەمەوە ئەم بەڵێنە نێیاوە بە هەڵبژاردە ئیتالیا ئایا جارێکی کە ئەتوان لە پاڵاوتن و لە کاسی عالەمی ئیتالیا وەرەقەی ئەسووتێت یان نەخێر بەڵێنەکانی ئەباتە سەرەوە ئەمە لە داهاتوە زیاتر
ئەمە ئەبین ئەگەر بچینە سەر ئیتالیا بەڕاستی نەبوونی یاریزان تۆپی پێ بە یاریزان ئەکرێت ڕاست ئێمە زۆر جار باس ئەەکەین ئەو تیپێکە هەر تیپێکە ناوی بەرین ئەستێرەی کەم بۆ بەڵام نازم بەڵام ئەم هەموو جارێک سەرکەوتو نابێت ڕاست هەموو جارێک ئەم یۆنانە دروست نابێتەوە هەموو جارێک ئەم لیستەر سیتێ دروست نابێتەوە ئەبێت نەک 11 یاریزان 23 یاریزانی باش حتا 30 یاریزانی باش لە بەردەسە هەبێت ینی هینە حاڵەتە یۆرۆیەکە بتوڵەیەکە مۆندیالێکێت و ئەڕوا بۆ منە یۆنان لە دوای 2000 لە دوای یۆرۆ 2004 چیلی هاتووە ئێستا بۆ منە ئێستا نەمسا بۆ نمونە وەکو تۆوتە لیستەر سیتێکەکە ساڵدا بەزی و ساڵی ڕابردوو داوەزی بۆ چامپیۆنشیپ ینی بۆ منە ئەم ساڵ ئەوە تا بین جۆرجیا باشە نەمسا باشە ڕەنگە لە داهاتووە ینی بەڵام تیپی گەورە بەردەوام لەسەر لەسەر ڕێچکی سەرکەوتنە زۆر جوانە هەڵبژاردەی ئیتالیاوی کە من ئەم شەو لە بەرامبەر سویسرا بینیم کاتێک یاریزان لە کۆی 90 خولەک کا گۆران تەنها 2 خولەک تۆپ بە قاچیوێتی ئەگەر ئێمە وەکو لایەنێکی عملی بچین باسی ئیتالیا بکەین وەکو لایەنێکی ئەوەی کە ڕاهێنەرەی باسکرێت هەڵبژار هەموو یاریزانێک تەنها 2 خولەک ئەوەی کە دیراسە کراوە بە شێوازێکی ئەنەلایز تەحلیل کراوە شیکراوە هەموو یاریزانێک 2 خولەکی بەرەکەوەی کە تۆپی بە قاچۆ بێت لەگەڵ ئەوەی کە پاسی بە بەردەوامی ئەمە باسی تێکڕاکەین هەیە کەمتر هەیە تا ڕادێکی زیاتر ینی زۆربەی کاتەکان یاریزان بەبێ تۆپ ئەبێت چی بکە بەبێ تۆپ ئەبێ بۆسێت ئێمە گۆڵی یەکەمی هەڵبژاردەی سویسرا ئەبینین پێما بێ فاجۆلی بوو لە بەردەم هێڵی بەرگری ئیتالیا چۆن ئەو یاریزانە لە دواوەیەت تۆپەکە ئەگرێت ئەم یاریزانە سیرەکەت لە جێگەی پێرلۆ لەکوێ کە ئەیتوانی ئیسنادی هێڵی ناوەند بکات ئەم یاریزانەش لەکوێ تۆپەکە ئەگرێت گۆڵ یەکەمی پێ تۆمارەکەت لە فەراغەکە لە هێڵی لە لای باڵی ڕاستەوە دروست بوو گۆڵی دووەمیش هەمان شێواز یعنی ڕاهێنەر ئەمە گرفتی ڕاهێنەرەکە نەیتوانیەوە هێڵی بەشی باڵی ڕاستی ئیتالیا کە گۆڵی یەکەم ئەکرێت گۆڵی دومیش لێەوە ئەکرێت ئەمە یەکە خەلەلەکە لەسەر سپالێتی کە باز ئەکرێەوە زۆریش لە میدیاکان لەسەر ئیتالیەکان زۆر تکرارن لەسەر ئەم خاڵە کردوێتەوە کە باز لەوە ئەکرێت کاتێک کە یاریزان بەبێ تۆپ لەکوێ بۆسێت چۆن بۆسێت چۆن ئیسناد بکات چۆن تەختێ بکات چونکە زۆربەی کاتەکانێک و باسم کرد زۆربەی یاریزان بەبێ تۆپە تەنها 2 خولەکت بەرەکەوێت کە تۆپ بە قاچەوە بێ خاڵێکی کە هێڵی هێرشبەر بوو کاک گۆڕیان بەڕاستی هێڵێکی هێرشبەری زۆر لاواز نەبوونی ئینسیجام لە بینی سێ هێڵەکە وای کردبوو کە سویسرا توانی بی کۆنتترۆڵی یاریەکە بکات و زۆر بە شێوازێکی زۆر ڕاستە دوای گۆڵی دوم تا ڕادێکی زۆر سویسرا شتێکی ئاساییە کە سویسرا بێتە دواوە بۆ ئەوەی ئەو وزە و تاقی کە پێێتی هەڵی گرەوایەکانی داهات و بتوانێت بە هێرشی پێشەوانە بتوانێت گۆڵی زیاتر تۆمار بکات 2 گۆڵی کردو لە هەڵبژاردەی ئیتالیا هیچی نییە بۆ لە دەستدان من پێم وابێ سویسرا شایستەی سەرکەوتن بوو و هەڵبژاردە ئیتالیا وەکو پێشبینی ئەکراوە پێشبینیشمان کردبوو هەڵبژاردە ئیتالیا لەم پاڵانتیان نتوانێت ئاست و ئەنجام بەدەست بێن لەگەڵ ئەوەشا زۆر کات باز لەوە کرا هەڵبژاردە ئیتالیا بە قورس سەرەکەوێ بەڵام ئەم جاریان جیاواز و هەتا من لە شوێنیش کە باسی ئەوم کرد هەڵبژاردە ئیتالیا ئەیتوانێت ئەڵمانیا بەرێتەوە ئەگەر بێت ڕوبەڕوویەک بوونایەتەوە چونکە هەڵبژاردەی ئەڵمانیا هەمیشە گرفتی هەڵبژاردە ئیتالیا پێم وا بوو هەڵبژاردەی ئەڵمان ئەگەر ڕوبەڕووی ئیتالیا بێتەوە فرسەتێکی باش بوو هەڵبژاردەی ئەڵمانیا کە بتوانێت یعنی چەندین جار هەڵبژاردەی ئیتالیا بوو بە تەلسمی بوو بە ئەرقەلەبووی فرسەتێکی باش بوو ئەم هەڵبژاردەی ئیتالیا کە ئێمە بینیمان بەپی پێویست نەبوو نەوەکو یاری جەماعی نەوەکو یاریزانی فەردی نەوەکو پلان نەوەکو تەکتیک نەوەکو تەکنیک ئێمە هیچمان هەڵبژاردەی ئیتالیا لە سپالەتی نەبین زۆر باشە هەڵبژاردەی ئەڵمانیا بە 2 گۆڵی بێوەڵام شکستی بە دانیمارکێنە ئەڵمانیا لە خاکی خۆی تا ئێستا باشێناوێتی تا ئێستا سیاری باشی لە قۆناغی کۆمەڵەکان ئەگەر یاری قورس نەبوو تاقیکردنەوەی زۆر گەورە نەبوون ئەنجامیدا بەرامبەر دانیمارکێکێکە لە تیپە با بڵین باشەکان تیبێکی خراپ نییە بەڵام توانی بە 2 گۆڵی بێوەڵام شکست بەو هەڵبژاردەیە بێنێ خاک و ئەو لە بەرژەوەندی هەڵبژاردەی ئەڵمانیایە پێکاتە لە بەرژەوەندی هەڵبژاردەی ئەڵمانیایە ئەڵمانی خاوەن ڕاهێنەرێکی باشە خاوەن ڕاهێنەرێکی گەنجە بیرۆکەی زۆر بە جوانی بەسەر یاریزانەکانەوە دیارەگە سەرنجی هەڵبژاردەی ئەڵمانیا بی ئەڵمانیا چۆن ئەبینی و ئەڵمانیا پێدوا بوو بەرامبەر بە دانیمارک خاڵی لاوازی هەبوو شەوی ڕابردوویە خۆت نەخێر ئەڵمانیایەکی زۆر باشمان بینی ئەڵمانیایەکی زۆر بەهێزمان بینی ئەوەی کە ئەڵمانیا تا ڕادێ قورس بیندا تەنها یاری سویسرا بوو کاگۆران باڵە بێگومان لە یاری سویسرا ئەڵمانیا ئایا پلانی خۆیان بوو
ئایا ینی دوو دڵێکیان پێ و دیار بوو یاریەکە برنەوە یان نەیبەنەوە ئایا سویسرا بوو کە هەمیشە ئەتوانێت بەرامبەر تیپە بەهێزەکان باش دەرکەوێت و ڕیتم یاری تیپی بەرامبەر ئەگرێ یاری تیپی بەرامبەر خاوە کاتەوە بەڕاستی سویسرا زۆر ئەتوانێت بە شێوازێکی جوان لەگەڵ هەڵبژاردە گەورەکانە دەرکەوێت هەڵبژاردی ئەڵمانیا تا ئێستا بە شێوازێکی باش بەتایبەت هێڵی ناوەند و پێشەوەی ئینسیجامێکی زۆر باش لە بینانە هەیە یاریزانی مەهاری و تەکنیکی لە پێشەوە هەیە هاوێر جارزانێکی حەڕوو کە توانێتی لە چەند هێڵێک یاری بکات شوێنی یاری نایگلیزمان شوێن یاری پێ ئەگۆڕێت جەمال موسەلێت تا ئێستا پێم وا بێت یەکێکە لە باشترین یاریزانەکانی پاڵەوانێتەکە ڕۆدیگەر لە هێڵی بەرگەڵ کاتاوزی هێرشبەری زۆرجیە هاوبەشن لە گۆڵکاری بەتاشی لە گۆڵکاری بەڵام وەکو ئاست ئەتوانین بڵێن جیاوازیان هەیە بێگومان وایە بێگومان جەمال موسەلە ئەبین ئێستا باسیشمان کرد ئێستا ئینگلتەرا ینی پەشیمانی دەرەبڕێکە چۆن نەیانتوانێت چونکە پێما بێت چوار جنسی تایبەتی هەیە مۆسیالە نێژیری و پۆڵندی و ئەڵمانی و ئینگلیزی ئەڵمانیا بەتایبەت بەتاکی توانی ئەم زیارە بڵین ئەم ئەڵماسە بڵین توانی بقۆزێتەوە و ئەو ئاسە باشی کە ئێستا ئەبین لە جەمال موسیالە ئینسیجامێکی زۆر باش لە بینی سێ هێڵی ئەڵمانیا هەیە لیاقەیەکی بەدەنی زۆر باشێنێ چونکە بۆ ئەندیستریکا بەوە مەشهورن کە هەمیشە ڕاهێنەری لیاقەیان زۆر تۆکمە و جوان چونکە ئەڵمانەکان هەمیشە خاوەن جستەیەکی زۆر بەهێزن لە خولەکی 90 ئەتوان ئەو یاریە بکەن کە لە خولەکی 40 ئەنجامی ئەدەن من خاڵی لاوەسکا گۆڕن ئێستش تاکید ئەەکەمەوە لەسەر ئەوەی کە هەلای کاک محەممەد باسم کرد کە ئەگەر بێت هەڵبژاردی ئەڵمانیا نتوانێت پاڵانێکەکە بەدەست بێنێت هێڵی بەرگریەتی و ئەو فرسەتەش دەستی دانیمارک کەوتوکە گۆڵێکیان تۆمار کرد کە گۆڵەکە بە چەند سانتیمێک بە چەند میلیمێک بە ئۆفساید ئەژمار نەکرا و هەڵبژاردی دانیمارک چەند ئەیانتوانی چەند جارێک بچنێ هێڵی سزایی ئەڵمانیاوە لێرەکەی سویسراش ئەمامان زۆر ئەمەشمان بینی لە یەکەمین هەلاکە بۆ سویسرا دروست بوو گۆڵیان پێ تۆمار کرد بیرشمان نەچێت دانیمارک هەڵبژاردێکی بەهێز بوو من پێم وا بوو یعنی باسیشم کرده بوو کە دانیمارک ئەتوانێت وەک فەڕەنسا ڕوبەڕووی هەڵبژاردی ئەڵمانیا نیگەران و ئیحراج بکات چونکە وڵاتانی ئەسکەندەنافیا وەکو ئەڵمانیا خاوەن فیزیکێکی بەهێزن خاوەن قودرەتێکی بەدەنی بەهێزن زۆریشان لە خولی ئەڵمانیا یاریەکەن پۆلسن لە لایپزیگ دیلانی پێشتر لە دۆرتمۆند یاریە کرد ئەمە وای کردبوو تا ڕادێکی زۆر ئاشنایەکیان هەبێ بە خولی ئەڵمانی و بە منتەخەبی ئەڵمانی و زۆر باشیش توانیان کە هەندێک کات هەڵبژاردەی ئەڵمانی ئیحراج بکەن و ڕوبەڕووی هەڵبژاردی ئەڵمانیا ببنەوە بەڵام ئەوە بوو ئەو لێدانی سزا بۆ هەڵبژاردی ئەڵمانیا ئەژمار کرا بۆ خاڵی وەچەرخان تەنها لە خولەکێکە بڕیار بۆ هەڵبژاردی دانیمار گۆڵێکی بێت بەڵام لە خولەکێکە یاریەکە پێچەوانە بووە و بە تەکنۆلۆژیەکی زۆر پێشکەوت و ئەگەر سەرنج دابی هەڵی پەنارتەکە دیاری کرا کە زۆرێکیش پیان وا بوو ئەکرات ئەو پەنارتەیە هەژمار نەکرێ ئەگەر بڕێن و سەریارەکە هەڵبژاردی دانیمارگێکە بوو لە هەڵبژاردانی کە باسیشان لەوە کردکە بڕوا بە خۆبوونی چی بەهێزەیە لە هەڵبژاردی دانیمارکە چونکە 1992 ئێستش لە ئەڵمانەکان کە ئەڵمانەکان بۆ مەشهورن کا گۆران کۆمەڵی یادەوەری لە هەمیشە لە نۆستالژیا ئەژەن و یادەوەری کۆنیان بیر ناچێت ئێستش ساڵی 1966 ئەو یاری لە کۆتای بەرامبەر هەڵبژاردی ئینگلتەرا باز لەوەکرێک کە داوەر هەڵی کردووە ئێستش بەرامبەر ئینگلیس کە یاریەکەن ئەو یادەوەریێتەوە خەیاڵن ئەو بە ڕۆحەتێکی تۆڵاو ئەشنێ یاریگا بەرامبەر دانیمارکیش کە ساڵی 1992 ئەو مفاجئی دانیمارک دروستی کرد جۆرێکە بەرخورد و لێکەوت هەبوو لە نێوان هەڵبژاردی دانیمارک و هەندەرانی ئەمە بەستمە لە نێوان میدیاکانی دانیمارک و ئەڵمانیا ئەمەوەیە کردبوو تا ڕادێکی زۆر یاریەکە ڕکەبەر و منافەسەی هەبێت ئەژینا هەڵبژاردی دانیمارک نە ئیتاڵیایە خاوەن نازناوە بێ ڕکەبەر بێت نە بەرازیل و ئەرجەنتینە بەڵام تیبێکی نۆرماڵ و ئاساییە ئەتوانین بڵێن وەکو سویسرا ئەتوانێت هەمیشە تا ڕادێک سەرکەوێ بۆ کاسی عالەم و بۆ یۆرۆکان و زۆر باشە دوای ناوبڕێک قسە لەسەر هەڵبژاردی ئینگلتەراوە ئیسپانیاکەن خۆشەویستان ناوبڕێکی کوردوەرەگرم و دوای ناوبڕەکە دێمەوە خزمەت دووبارە سڵاو خۆشەویستان مامۆستا پێش و بێمەوە خزمەتێک کۆمەڵێک گرافیک ئامادەیە لەسەر هەڵبژاردەی ئینگلتەرا و سلۆڤاکیا هەواڵدەین پێکەوە ئینشەڵا قسەیەکی لەسەر بکەین. ئینگلتەرا سلۆڤاکیا لە قۆناغی 16 جامەکە ڕوبەڕۆ بنەوە. ئینگلترا بە یەکەمی کۆمەڵی سێەم سەرکەوت و سلۆڤاکیا بە سێمی کۆمەڵی پێنجەم سەرکەوت. یاریگای ڤیلتس ئەرینا لە شاری شالگە
داوەرەکەش هالیل میلەری تورکی 37 ساڵ. ئینگلترا بە یەکەمی کۆمەڵی سێم سەرکەوت. ئینگلترا ئەگەر چی ئاسی زۆر بەرز نییە، ئاسی زۆر بەرز نیە بۆ پێکاتەوە، بەڵام بە یەکەمی کۆمەڵی سێم سەرکەوت. ئینگلترا خاوەنی پێکاتێکی زۆر باشە، خاوەنی ڕاهێنەرێکی خراپە. ئینگلترا لەم قۆناغی ڕوبەڕووی سلۆڤاکیا بێتەوە لە بە یەکەمی کۆمەڵی سێمیش سەرکەوتووە. ئینگلترا دیچەکە لە پاڵێوراوەکان و زۆرێکیش پیان وایە کە ئینگلترا تۆش دوای پاڵێوراوە بە یەکەم پاڵێوراو دامنا، بەڵام تا ئێستا پێش یۆرۆ بەهۆی ئەوەی زۆر باسمان کردو کا گۆران، ئەگەر هەر لەگەڵ بەڕێست و لەگەڵ شوێنی کەشا باسمان کردووە زۆر نامێ بەردەوامی لەسەر ئەوە. وەکو باسمان کرد تیپێکە ئەبێ بەردەوام بێت لەسەر کێبرچەکان بوونی یاریزانە، بوونی خولێکی بەهێزە. بەڵام بۆچی ئینگلترا یاریەکە بێژگە لەو خاڵانی کە لە ڕابردووە باسمان کردووە تا ئێستاش ئەوەی کە من دیراسەم کرد بێ ئینگلیزەکان ئەوەنەی ڕکەبەری لە نێو یانەکانیان هەیە، ئەوەنەی خۆشەویستیان، ئەوەنەی حرسیان بۆ یانەکان هەیە، ئەوەنەی بۆ هەڵبژاردەکان دێ. بە پێچەوانی ئەرجنتین کە باسمان کرد، بە پێچەوانی هەڵبژاردەی ئیتالیا کە باسمان کرد، لەگەڵ ئەو دۆڕانەشا لەگەڵ ئەنجامە خراپەشە لە داهاتوو هەڵبژاردە ئیتالیا یاریکی دۆستانە بکە یان یاریکی پاڵاو مۆندیال پاڵاوتی مۆندیال ئەبینی یاریزانەکان و هاندەر بە چی خۆشێکەوە، یانی ئەو سرودی نیشتیمانی ئامادە ئەەکەن. ئەمە لە ئینگلتەرەکە گۆران نابێت بۆ، یعنی ئەبینی هێشتا ئینگلیز نەگەشتە هەڵبژاردەی مەبەستم، نەگەشتە ئەو مەرحەلەی بتوانێت ئەوەنە ئەنجام بەدەست بێنێت خۆشەویستی لەنێوە و هەندەرانیان دروستکات، ئەو حرسەی هەبێت کە هەڵبژاردەکانی کە هەیەە ئاستی نەتەوەی لە لای ئینگلیزەکان تەنها ئەبینین ڕکەبەری لەنێو ئەوەنەی ڕکەبەری لەنێو یانەکان هەیە، ئەوەنە جۆش و خۆش بۆ هەڵبژاردەکەنیە. ئەمە ژوای کردووە تا ڕادەیەکی زۆر ئەو سیقە و بڕوا بەخۆبوونە، بەڵام لەگەڵەوەش من شانسی ئینگلیز ئەمڕۆ زیاتر ئەبین. زۆر باشە. یەکی تر لە گرافیەکان مامۆسا هیوە ئینگلترا سلۆڤاکیا 6 یاریان پێکەوە ئەنجام داوە لە ڕابردووە، 5 برنەوە بۆ ئینگلاند کە ئینگلاند دیارە زۆر باڵادەستە بۆ تەنها برنەوەیەک بۆ هیچ برنەوە بۆ هەڵبژاردی سلۆڤاکیا، هیچ برنەوەیەکی نیە بۆ بەرامبەر هەڵبژاردی ئینگلترا و تەنها یاریەکیش یەکسان بوون. ئەمە هیچ لە مۆزوع گۆڕی ئەمڕۆ ئەگەر بەداتا بواە ئیتالیا لە سویسرای ببردایەتەوە، بێگومان وایە زۆر تەواو قسەیە. ئەگەر بەداتا بووە ئێستا ئەوەی کە لەوە نەوەت خولەکە چێ باشتر دەرکەوێت، ئەوە سنگی محاکە بۆ ئەو تیپە. زۆر باشە. ئینگلترا سلۆڤاکیا لە دوایین سێیاری فەرمیدا مامۆسا لە دوایین سێیاری فەرمی پاڵاوتنی مۆندیالی ڕووسیا 2-1 ئینگلترا دەباتەوە. پاڵاوتنی مۆندیالی ڕووسیا 1-0 ئینگلترا براوە بوو، یۆرۆی 2016 بێگۆڵ بە یەکسانی کۆتایی پێهات. جا ئەمەوێ پێم بڵێ ئەمڕۆ ئینگلترا چی بکە بۆی لە سلۆڤاکیا بەرێتەوە؟ من پێم وابێت ئەو بڕۆحەتەی کە ئینگلیزەکان لە نادیە هەیانە، ئەمە خاڵێکی کەکە گۆران بوونی یارێکی هێرشبەرانە و ئەو ترس و سترێسی کە ساوزگێ دێتی پێم وابێ ئەبێ وەلای بنێت. ئەو یاریزانەیەک و باسمان کرد، یعنی تەنها من ئەوەی کە ئینگلیز ئەیبینین پلان و تەکتیک لە ڕیز هەڵبژاردی ئینگلیزە نابینین، ئەبینی ئەو یاریزانە خۆی ئاستی چۆنە یاری خۆی ئەکات، ئەڵەی پلانێک نییە کە پێی وترابێت یاری جەماعی چۆن شێواز یاری بگۆڕن، چۆن هێرشبەرانە چۆن دابەزن بە یارێکی جەماعی چۆن بگەڕێنەوە. ئەبینی ئەمە لە ئینگلیزە ئەبین دێت، ئەڵەی ئەو یاریزانە خۆی ئاستێکی باشی هەیە لە یانەکەیە، فنیاتێکی هەیە، ئەم یاریزانە وا ئەبینە لە ڕیزی هەڵبژاردی ئینگلترا. کەواتە پێ دوای ئینگلترا ئەمڕۆ سەرکەوی بەسەر سلۆڤاکیا؟ من شانس ئینگلترا لەگەڵ ئەو هەموو زوعفەشی لەگەڵ ئەو هەموو ڕەخنەشی کە ڕوبەڕووی ئەبێت ڕاهێنەر بەتایبەت ڕاهێنەر، من شانسی ئینگلترا زیاتر ئەبینم و تواناش ئەوەی هەیە. زۆر باشە. خۆشەویستانم دیارە هاوکارانمان لێدوانێکیان لە میدیاکاری کۆنی وەرزشی یەکێکە میدیاکارە زۆر باشەکان لە ڕابردووە ڕزگار کەمال مامۆستا ڕزگار کەمال وەرگرتووە، گفتوگویشان لەسەر یۆرۆ و وەرزش کردو و دوای گفتوگوی دینەوە خزمەت. بینەرانی ئازیزی کەناڵی پەیام سڵاو و ڕەحمەتی خواتان لەبێت. شاد و کامرانم لە دیدارێکی کورت تایبەت بە بەرنامەی یۆرۆ ئەمریکا هاتنەوە خزمەتەوەی ئازیز. بۆ ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەکە میوانداری زۆر بەڕێز کاک ڕزگار کەمالمان کردووە، وەرزشکاری دێرین و میدیاکاری وەرزشی لە ساڵانی ڕابردوو. پێکەوە دەربارەی پاڵانەتی کوپا ئەمریکا و یۆرۆ پرسیاری لێکەین.
زین هەندەری کام هەڵبژاردەیە و چ یادگارێکی کۆنی هەیە لە ڕابردووە گوێویستیە بین. پێکەوە چینە لای زۆر بەڕێز کاک ڕزگار سڵاو لێبێت و سپاس بۆ ئەم دەرفەتە. بەخێربێن، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. کاک ڕزگار، ئەگەر بینە سەرەوەی ئایا ئەم حەز و چێژت ماوە کە ساڵانی ڕابردوو بۆ وەرزش هەو بە بەتایبەت سیرکردنی یاری هەڵبژاردەکان؟ بەڕاستی من هەر لە مناڵیەوە سەیری یاریەکانی جامی جیهانی و وڵاتانی ئەوروپا و یانە پاڵەوانەکانی ئەوروپا و تەنانەت کوبا ئەمریکاش کە ئەتوانم بڵێم لە کاتی خۆیان ئەو پاڵەوانێتیانەمان نەئەبینەوەی ئەمریکای لاتین بە حکمی وەختە وەکو ئێستا پەخشی ڕاستەوخۆ نەبوو، بەڵام زیاتر لە 20-25 ساڵە ئەوە بە بەردەوامی ئەیبینی کوپا ئەمریکاوانە. من جاران زۆر تامەزرۆی یاریانە بووم، ینی کە هاتە سەر ئەوەی کە پاڵەوانێتەکان هاتە پێشەوەی تر خۆمە ئەوکو خۆ حازرکردنێک خۆمان بۆ حازر دەکرد بۆی یاریەکان ببینینی تر تامەزرۆ بووین. بەڵام بەڕاستی ئێستا ماوەیە کە من ئەو با بڵێن ئەو احساسم لا نەماوە، ینی ئەو سەیری یاریەکانەکەم بەڵام بەو شێوازەی جاران نا. ئێستا تۆپی پێ بە تایبەتی تۆپی پێ وەرزش بە شێوەیەکی گشتی کە تۆپی پێ ئەتوانین بڵین شای یاریەکانە بووە بە بازرگانێکی تەواو ئێستا لەم ظروف و زەمەنە. بۆیە تەمان هەشتێکیش کە بوو بە بازرگانی ئەو ڕەواج و نرخ و سنگ وینەی جارانی نامێنێ. کاک ڕزگار، وەگەزانی ئێستا پاڵەوانێتی یۆرۆ و هەم کوپا ئەمریکاش دەستی پێ کردووە، با بزانین تۆ حەز بە سیرکردنی کام پاڵەوانێتیاکەی وە هەندەری کام هەڵبژاردەی؟ خۆی لە ڕاستیە ئەگەر بەراورد بکەین لە بینی کوپا ئەمریکا و پاڵەوانێتی وڵاتانی ئەوروپا، مێژووی کوپا ئەمریکا زۆر کۆنترە وەک لە یۆرۆ با بڵین. بەڵام ئەتوانم بڵێم جوانی و ململانەی زیاتر لەی پاڵەوانێتی وڵاتانی ئەوروپا هەیە بە حکمەوەی ژمارەی هەڵبژاردەکان زیاترە. بە شێوەیەکی گشتی من پێم وایە خەڵک زیاتر سەیری یۆرۆی 2024 هەوک لە کوپا ئەمریکا. بەڵام خۆی بەداخەوە ئەبێ ئەمە شتێک بڵین مەفروض نییە مەسەن دوو پاڵەوانێتی وا گرنگ لێک کاتا بکرێت، چکە تۆ لە هێوار و سەیری وڵاتانی ئەوروپاکەی ئێتا ساعت 12 تەواو بێ باشە تۆکەی ئەنووی هەڵی تۆ سەیری یاری کوبا ئەمریکاکە ئەمە تۆزی کێشەیەکی دروست کرد. یۆرۆی 2024 زیاتر هەندەری هەیە و جەماوەر زیاتر پەرۆشی ئەنجامەکانی ئەوەیە لە کوبا ئەمریکا. زۆر باشە کاک ڕزگار، با بزانین چ یادگارێکی خۆشتەیە لەگەڵ پاڵەوانێتی جامی نەتەوەکانی ئەوروپا و هەم پاڵەوانێتی یۆرۆ. 2004 بوو هەروە پاڵەوانێتی یۆرۆمان هینە کرد پەخشە کرد. ئاهەنگی سەرەتایەوەیە کە دەستپێکە ئاهەنگی دەستپێکە حەفلا کرێشتی جوان ئەوەی پێشکەش کرد لە دووبەی ڕاضی وەرمانەگرت. ئەوە هینێکی زۆر سیر لامان دروست بوو. وەختێکم زانی کابرای بێژەرەوەی قەناتە عەرەبیەکە وتی ئەگەڕێنەوە بۆ قەنەواتی ئەرزیەکەی خۆمان بۆی یاری دەستپێکی پاڵەوانێتەکە پێشکەشکەین پەخشکەین. ئێکڵێ ئەگەڕێنەوە بۆ قەنەواتی ئەرزەکانمان ئێمە وەری ناگرین، ئێمە لە سلێمانی ئەوان لە ئیماراتن. بوو بە کێژەیەکی زۆر گەورەیانی وخە ستۆدیۆمان حازر کردووە و خۆ خەڵک چاوەڕێی ئێمە گەلی کوردستان یاری لە ئێمەوە ببینە ئەخوای چی بکەین. وڵا باش بوو برادێکمانەیە کاگایار لێ پرسایی بەشی سەتەلایت بوو، وتم ئایا فریامان کە و باجارێ مە تۆزێ مناقەشەکە نیو سعات سێ چارەکێ بە مناقەشە لەگەڵ خوارێ خۆش و مامەسا سەڵام محەممەدکەریم و مامەسا برایم کەوتینە مناقەشە باسی یۆرۆمان کرد جیاوازیە لەگەڵ مۆندیالات چی ئەمانە بۆی خەڵک مەژغوڵکەین. هەتا وڵا باش بوو لەپڕ خەبەریە ناوتی مامەسا ئەبێ داواتێکیشم بۆ بکەی بەخوا کەناڵی تونسم دۆزێ و تونسی حەوت هەموو یارەکان نەقڵەکە کوورتم ماڵە ئەوە بێ حەزێکی دوو داوت دەکەم. کاک ڕزگار، ئەگەر وەکو پێشبینی خۆت پێشبینیەکەی کام هەڵبژاردا بێتە پاڵەوانی یۆرۆی 2024 تا ئەگەر تهدیدی بکەین لە بینی سێ هەڵبژارە تۆ سێ هەڵبژارە دەستنیشانکەی کام سێ هەڵبژارە دەستنیشانەکەی؟ پێم وایە ئێستا ئەم یۆرۆی ئێستا کەتیاین ناتوانی ئێستا هەتا ئەم دقەیە بڵی چه هەڵبژاردەیەک یەکەمە بێ. بەڕێی من خۆم دووسێ هەڵبژاردە کەوەی کە بینی من مەسە ئەزمونیانەیەکی لەوانە ئەڵمانیا کە خاوەنی یاریگا و جەماوەرە و ئەزمونێکی تەواویشی هەیە لە پاڵەمانێتی وڵاتانی ئەوروپا چەندین نازاوی بەدەستێناوە. ئیسپانیا بە هەمان شێوە، مەسەڵەن فەڕەنسایە، بەلجیکا لە یەکەم یاریە کە تۆزە شکستیەنا بەڵام دووەمین یاری دەری خستکە هەڵبژاردێکی بێزە. پورتوگال هەڵبژاردێکی بێزە. من پێم وایە ئەم سێ چوار تیپە لەوانەیە هیچ لەمانە ئەنجام بەدەستبێنە بەس ناتوانانی تهدیدی وەکی بڵی کێ یەکەمە بێ. بەنسبەت کوپا ئەمریکاوە پێ دوایە ئەم ساڵی شەر لە نێوان بەرازیل و ئەرجنتینا یەکلایە بێتەوە؟
سەبارەت بە کوپا ئەمریکاش بەڕاستی من خۆم یەکێک لەوانە کە زۆر حەزم لە یاری بەرازیل کردووە، بەڵام ئەو بەرازیلی کە ئێستای بینین ئەتوانم بڵێم تیپێکی ئاساییە. بەڕاستی من خۆم ینی زۆر گەشتبین نیم بەرامبەر بەرازیل، زۆر گەشتبین نیم، ینی بەم ئاسووبە مواقعە بچێتە ساحەوە بێگومان ئۆرۆگوای و ئەرجنتین و شیلیش هەرچێکیان نتوانن لیبەرنەوە. زۆر سواز بۆ بەڕێز ڕزگار کەمال وەرزشکاری دێرین و میدیاکاری وەرزشی، سواز بۆ ئەم دەرفەتی کە بەیان بەخشی. بەڵێ بینەرانی عزیزی کەناڵی پەیام لێرەدا ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەی تایبەت بە یۆرۆ ئەمریکا کۆتایی هات دەگەڕێمەوە لای هاوکارانم لە ستۆدیۆ بۆ درێژەدان بە باسکردن لەسەر یۆرۆ ئەمریکا. دووبارە سڵاو خۆشەویستان، سپاس بە هاوکارمان مەڕوان تاالب. کۆتا تەوەرمان ئیسپانیا جۆرجیا بێ، دوو گرافیکی تر ئامادەیە لەسەر شاشە، هەر لێەوە قسە لەسەر ئەم سێ چواخولەکەی ماوە قسە لەسەر ئیسپانیا جۆرجیاکەین ماوەساهیوە. ئیسپانیا جۆرجیا قۆناغی شازەی جامەکە ئیسپانیا بە یەکەمی کۆمەڵی دووەم سەرکەوت، کێشێک لە هەڵبژاردە زۆر باشەکان کاکیوە هیچ تیپێک لە ئیسپانیا باشتر نەبوو لە قۆناغی کۆمەڵەکانە بەڕێی من. وایە بەتاکید ئاستێکی بیۆنی پێشەش کردووە بەڕاستی گواستنەوەی تۆپیان لە هێڵی بەرگری بۆ هێڵی پێشەوەی خۆیان زۆر خێرایە، ئەنی پرێز لەسەر تیپی بەرامبەر دروست ئەەکەن. یاریزانەکان لەگەڵ ئەوەی لاون بەڵام ئەزمونێکی زۆر باشیان هەیە، یەدەکی باشیان هەیە، شێوازی گۆڕینی یاریان سیستەم یاریان زۆر باشە. ئەو یەدەکانشی کێنە پێشێنە نێو یاریگا زۆر بە ئاسانی ئەتوانن خۆیان لەگەڵ تیپەکەی هەماهەنگ و منسەجیم بکەن. ئەمەش خاڵێکی زۆر سەرەکیە بۆ تیپ و تەنها احتیمادیشان لە گۆڵکردنا لەسەر یاریزان و دویاریزان نیە، بەڕاستی بە شێوازێکی جەماعی زۆر جوان دەرەکەون و تا ئێستا ینی پێم وابێ پاڵێوراوێکی سەرەکین لە یۆرۆیە و ڕاهێنەرش ئەڵێ ئەو تیپانی ئێمە لێمان بردوونەتەوە، لاوازی ئەوان نەبووە، بەهێزی ئێمە بووە و ئێمە ئامادەین بۆ بردنی زۆر باش. جۆرجیا بە سێمی کۆمەڵی شەشەم سەرکەوت. جۆرجیا لە کۆتاییشە شکستێکی باشی دووچاری هەڵبژاردی پرتوگال کرد بە سەرکردایەتی کەوارە خسیلەوە ئەو پێکاتەی کە بەڕاستی یاریی باش پێشکەشەکەن. جۆرجیا دەتوانێت بێتە بەربەست ئەم شەو بۆ هەڵبژاردە ئیسپانیا لە یاریکی دۆستانە بە حەوت بە یەک، بەڵام سانیۆلی دواترینە سەری بەڵێ ببرە پێش سانیۆلی ڕاینەڕڵێ ئێمە ئەو یاریەمان بی خۆمان بردوێتەوە، ئێمە 90 خولەک ئێستا لەگەڵ هەڵبژاردەی ولی سانیۆل بیریش نەچێکی لە بەرگریکارە باشەکانی فەڕەنسا و یانی بایرمنشن. بەڵێ بەتاکید تیپێکی باش و تۆکمەی دروست کردووە، یارێکی جەماعیەکەن چونکەکە گۆران کاتێک کە تۆ کەرەسەی پێویست نییە، ناتوانانی وەکو ئەڵمانیا و ئیسپانیا و فەڕەنسای دیکەیت، ئەبێ چەکێکی کە بگریتە دەست بۆ ئەوەی بتوانێت ڕوبەڕووی ئەمانە بیتەوە. چەکی یاری جەماعی، هەجوم مرتەدە، ڕۆحی قیتالی، زۆر خۆمان وکردنی یاریزان لیاقەیەکی زیاتر سەرف کا بۆ ئەوەی بتوانێت ئەو خەلەل و بۆشانی کە هەیە لە نەبوونی سۆپەرستێرا بتوانێت بە شێوازێکی کە پڕی بکاتەوە. من پێم وابێت جۆرجیا خۆیان ئەڵێن ئێمە لە ئیسپانیا ئەبینەوە، ئەمە پێم وابێت تەنها بەرزکردنەوەی ڕۆحی خۆیانە، ئاستیان تا ڕادێکی زۆر باش و بەرامبەر پرتوگال سۆپەر ئەستێرێکیانەیە کە لە یاری ناپۆلی یاری ئەکات. بەڵام من شانسی ئیسپانیا زیاتر ئەبینم لەگەڵ ئەو خاڵانەشی باسمان کە لە ڕێی ڕۆحی قیتالی یاری جەماعی زۆر باشە. یاریەکە لە یاریگەی ڕای ئینێرژی لە شاری کۆڵن بەڕێواچێ داوەری فرانسوا لێکسەی فەڕەنسی 35 ساڵە. ئیسپانیا جۆرجیا حەو یاریان پێکەوە ئەنجام داوە، 6 برنەوە بۆ ئیسپانیا و 0 یەکسان بوون، لە هیچ یاریەکە یەکسان نەبوون و یەک یاری هەڵبژاردی جۆرجیا سەرکەوتنی بەرامبەر بەم هەڵبژاردەیە تۆمار کردووە. ئیسپانیا و جۆرجیا لە دوایین یاری فەرمیدا پاڵاوتنی یۆرۆی ئەمساڵ ئیسپانیا 3-1 براوە بوو. پاڵاوتنی یۆرۆی ئەمساڵ ئیسپانیا 7 گۆڵ تۆمارەکە. کاتمان نەماوە دوا قسم بکە لەسەر ئەو یاریە. ئیسپانیا لە بەردەم هەلێکی باشایە بە کۆمەڵێکنەوەی باشەوە کە بتوانێت نازناوەکە بە زبێنێ ژێر سەرپەرشتی دیلا فۆنتیا. ئیسپانیا یاریزانی زۆر باشی لە بەردەستایە، ئامادەی پاڵەوانێتیەکەیە، بەڵام هەمیشە یاری بەرامبەر تیپە بێناوەکان، تیپە ونەکان، ئەوەی کە یاریزانی سۆپەریان لە سەر ئاستیانە پاڵەوانەکان و لەسەر ئاستی خولەکان قورسە. چونکە تمۆحی جۆرجیا زیاتر لە ئیسپانیا زیاتر دەرئەکەون. ئێستا دڵنیام کە ڕاهێنەر پیان ئەڵێت
بەبوونی ئەم یاریەوە یعنی فرسەتێکی باش هاتوۆتە بەردەسی ئێوە کە هەموو جیهان ئەتان بینێت زۆرێک لە یاریزانەکان یانە بەهێزەکان داوایان ئەکەن بەبوونی ئەم یاریەوە هەلێکی زۆر باش ئەگەر بیش دۆڕێن زۆر فشاری و سترێسێکی زۆرتان لەسەر نییە میدیا ئەوەی کە فشار لەسەر ئیسپانیا لەسەر ئێوە نییە ئەمەوە ئەکات تا ڕادەیە کار ئیسپانیا قورس بکات چکە بەڕاستی جۆرجیا بیش دۆڕێنێت یاریەکەش نەباتەوە بەڵام بە ئاگەر جیاوازیەکە زۆر نەبێت زۆر لەسەر جۆرجیا ناکە ئەوە کە جۆرجیا هاتووت ئەم قۆناغە کە لەسەرەکە ئیسپانیای فشار و سترێس زۆر لەسەر ئیسپانیاتە لەسەر جۆرجیا لەبەرەوە ئەو خاڵی تا ڕادەیە خاڵی قورس بۆ ئیسپانیا ئەوەیە بەڵام لەگەڵ ئەوەیشا باسمان کرد من شانس ئیسپانیا زیاتر بین بەڵێ سپاس بۆ ماوەسا هیوا سعدی ماندوومان کردی دووبارە سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم سبەی ئینشاڵڵا گەخواتەمەند بە ئینەوە خزمەت خواتان لەگەڵ